ماوەیەکی زۆرە کورد لە هەوڵی دروستکردنی دەوڵەتی کوردیدایە، بەڵام تا ئێستا نەیتوانیوە ئەو دەوڵەتە ڕابگەێنێت. یەکێتی پەرلەمانتارانی کوردستانیش بۆ ئەو مەبەستە کۆڕێکی بۆ بیرمەندی عارەب حەسەن عەلەوی ساز کرد کە بە وردی باسی لە ئاستەنگەکانی بەردەم دەوڵەتی کوردی کرد. لەم کۆڕێکە ئەمە ئەوڕۆ ئەنجاممان دەلێشێت پەرلەمانتارانی کوردستان بۆ کەسایەتیی ناوداری عەرەب کە باوەڕی بە دەوڵەتی کوردی هەیە لە ئێمە زیاتر. گرنگترین ئەو خاڵانی ئەمڕۆ باسی کرد ئاستەنگەکانی بەردەم دەوڵەتی کوردیە. یەک لەو خاڵە هەرە گرێگەکانەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا نەسەر بە دەوڵەتین نەدەوڵەتین. ئێمە شتێکمان دروست کە پێگوتێت دەسەڵات پێی ناگوترێت دەوڵات. کورد نابێت چیتر چاوەڕوانی پاڵەوانێکی نەتەوەی بکە دەوڵەتی بۆ دابمەزرێنێ و نابی کورد چاوەڕوانی بارودۆخێکی نێو دەوڵەتی بی و هەموو وەزعەکەی لۆ بگونجێ ئەو زەعلانی دەوڵەتەکەی خۆی بکە، بەڵکو دەبێ بە خۆی هەنگاو بنێ. بەشێک لەلایەنە سیاسیەکانیش بۆ چوونی جیاجیان هەیە لەسەر ڕاگەاندنی دەوڵەتی کوردی، بەڵام هەمویان لەسەر یەک خاڵ هاوڕان، ئەویش چارسەرکردنی کێشە ناوەخۆیەکان و پاراستنی یەکڕێزی نێوماڵی کورد و هەبوونی ئیرادەیەکی بەهێز بۆ ڕاگەاندنی دەوڵەتی کوردیە. هەر وەختێک ئێمە لەناو خۆماندا توانیمان یەکڕێزی خۆمان پارێزین، مەبەستم لە یەکڕێزی تەنیا ڕێکەوتنی حەزب سیاسیەکانیش نییە، گەلیش دەبێت ئامادە بکرێتن بۆ ئەو پشتگیریکردنی ئەوە، ئاماژ بۆ دەبیتن ئەو داکۆچانێک کە لەناو کۆمەلگای کوردستاندا هەیە، لەناو هەرێمی کوردستاندا هەیە، بژێوی خەڵکە، ئەوانە هەموو چارەسەر بکرێتن و پێکەوە کار بکەین و بەرنامەکەش دابنێن. بوونی ئیرادەیەکی بەهێز بۆ داخوازیەکانی کورد کە قیادەیەکی سیاسی نوێنەرەتی بکە یەکێکە لە گرفتە گەورەکانی بەردەم دەوڵەتی کوردی سەرڕای ئەو هەلومەرجەی کە ئێستا هەلومەرجێکی بابەتی هەیە لە ناوچەکە. پێمان وایە کورد بۆ ئەوەی بتوانی بە خواستەکانی خۆی بکە دەبێ ئیرادەیەکی بەهێزبی هەبێ، بەڕێوەبردنێکی شەفافی هەبێ کە تعبیر لە خواستی میلەتەکە بکە. کۆمەڵێک ئاستەنگن، یەک لەوانە یەک ڕیزنەبوونی هێز و لایەنە سیاسی و گەلی کوردستان بە شێوەیەکی گشتی کە ئەمەش حیزبە سیاسیەکان لی بەرپرسن کە نەیانتوانیوە یەک ڕیزی نەتەوەی و نیشتیمانی دروستکەن و یەکێکی تر لە ئاستەنگەکان بریتە لەوەی سەرکردە سیاسیەکانی کورد هەمیشە بە نەفەسی بەرژەوەندخوازی و بە نەفەسی حیزبی بەڕاستی مامەڵەیان لەگەڵ کێشەی لەگەڵ دەوڵەتی کوردیدا کردووە. زیاتر باسی شیعارە دروشمە ئەوەندەی باسی پرۆژە ببیت و ئیشی بۆ بکەین. ئەمە محتاجی ئیرادەکین، محتاجی بڕیارێکین، محتاجی خیتابێکی کوردین، محتاجی پرۆژێکین متفق بین، محتاجی یەک ڕێزیەکین و ئەم کێش و گریانەی لە ناو خۆمان ئەم گریانە ئەم کێشانە چارەسەر بکەین. لە ماوەی ڕابردوودا چەندین هەلی زێڕین بۆ ڕاگەاندنی دەوڵەتی کوردی هاتۆتە پێش، بەڵام سەرکردایەتی سیاسی کورد نەیتوانیوە ئەو هەلانە بقۆزێتەوە. بەڕای چاودێرانیش لە دوای هاتنی داعش دەرفەتێکی تری زۆر باش بۆ کورد هاتۆتە پێش هەتا وەکو دەوڵەتی کوردی ڕابگەێنێت، بەڵام ئەگەر بە زووترین کات ئامانجەکەی نەپێکێت پێدەچێت هەتا وەکو ماوەیەکی زۆر درێژ دەرفەتی وای بۆ نەڕەخسێتەوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.